ڕێکخراوی قوتابیانی کوردستان چەندین ساڵە لە بواری پەروەردە و فێرکردندا دەستێکی باڵای هەیە و بۆتە هێمایەک بۆ پشتیوانی و دڵسۆزی بۆ قوتابیان لە سەرتاسەری کوردستان. ئەم ڕێکخراوە بە درێژایی مێژووی کارکردنی هەوڵی بەردەوامی داوە بۆ گەیاندنی باشترین خزمەتەکان بەم توێژە گرنگەی کۆمەڵگا. سوپاس تەواوی لێژنەکانمان دەکەین کە دڵسۆزانە لە بەیانیەوە ئاگادارین کە بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەرساون بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. لە ڕاستیدا زانکۆلاین وەکو جاری تریش باس کراوە پرۆسەیەکی هەستیار و گۆڕانکاریەکی گرنگە لە ژیانی قوتابیدا. گواستنەوەی قوتابی لە قۆناغی کە بە قۆناغێکی تری خوێندن پێویستە ئەو فۆرمە بە وریایی بڕبکرێتەوە و ڕاوێژێکی ور لەگەڵ قوتابیدا بکرێت و بڕیاری ڕاستەوخۆی بۆ نەدرێت. پێویستە قوتابی لایانی خێزانی، لایانی دەرونی و سایکۆلۆژی خۆی، شوێن و جێگەکەی، لایانی ئابووری هەم ئەوانەی لە بەرچاو بگیرێت. ئایا ئەو قوتابیە ئامادەی هەیە بچێتە دەرەوەی شار، دەتوانێت لە داخلی بمێنێتەوە، هەموو ئەمانە لە بەرچاو بگیرێت کاتێککە بڕیاری پڕکردنەوەی فۆرمی بۆ دەی. لە ڕاستیدا ئێمە ئامادەکاری تاوامان کردووە و وەکو چۆندڵی دەرگامان وڵایە بە هەموو قوتابی عزیزانەی کە لە شار و شارۆچکەکان دەیانەوێت لە لای ئێمە فۆرم پڕ بکەنەوە. یەکێک لە دیارترین پرۆژە بەردەوامەکانی ڕێکخراوی قوتابیان پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە بە شێوەیەکی ئەکادیمی و پیشەیی. ماوەی زیاتر لە 14 ساڵیشە لەم کاتانە ناوەندەکانی ڕێکخراوەکە لە شار و شارۆچکە جیاوازەکاندا کراوە دەبن بۆ پێشوازیکردن لە قوتابیان و یارمەتیدانیان لە هەنگاوەکانی چوونە زانکۆ. ئەم خزمەتەش بۆ تەمایی ئاسوودەیی و دڵنیایی بۆ هەزاران قوتابی و خێزانەکانیان، بەتایبەت لە کاتێکدا کە دڵڕاوکی بڕیاردان و هەڵبژاردننی بەشێکی گونجاو لای قوتابیان لەم کاتەدا لە ئاستێکی بەرزدایە. ڕێکخراوی قوتابیان ماوەی 14 ساڵە فۆرمی زانکۆلاین پڕاگاتەوە بۆ خوێندکاران و خزمەتی خوێندکارانەکە. ئەمە بەدەر لەوەی کە پێش ئەوەی کە پڕکردنەوەی فۆرم ببێ بە زانکۆلاین، پێش ئەوەش ڕێکخراوی قوتابیان فۆرمی بۆ خوێندکاران پڕکردوێتەوە و لەگەڵ خوێندکارانە بۆ هاوکاری کردوون کە ئەتوانین بڵین لە ئاستی ئەو شوێنانەی کە فۆرم بۆ خوێندکاران پڕەکەنەوە ڕێکخراوی قوتابیان یەکێک بووە لە سەرکەوتووترین ڕێکخراوەکان. ڕێکخراوی قوتابیان بەردەوامە لەسەر جێبەجێکردنی ئاماجە سەرەکیەکەی کە خزمەتکردنی قوتابیانە لە هەموو بوارەکاندا. دەرگای ناوەندەکانی ڕێکخراوەکەش هەمیشە کراوەیە بۆ پێشوازیکردن لە قوتابیان و گوێگرتن لە داواکاری و پێشنیازەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.